کارەبا زیاد بەکاردێنیان ڕاستە مەسەلەن ئێستا ئەمار هەیە هاتە ئێستا سەعاتی کارەبای نییە حکومەت حەقی خۆیتی کەوا لە دوو ئەو مەسەلانە بڕوات و چاوپۆشیان لێ نەکاتن بەس ئەمەش حەق خۆمانە داوا لە حکومەتکەین کەوا کارەبایەکی باشتر ژیانێکی خۆشتر لۆ هەمومان نەک لۆ من نەک لۆ ئەویدی نەک لۆ مەسئولیش هەمومان یەک چاوین تۆ دەچێ سەفرەی ئایلێک دادەنیشە سەفرەی دەکا خۆشی دەکا کە دوای شوێنەکەی جێدێڵێ دەبینی دەبێت دوای دوو ئایلە بێ بەس شوێنی پاکاتەوە خۆزگە ئەوە نەمێنێ ئەمە کە هەین بە ژینگەوە هەین یەکێک لە خۆشەکانی مرۆڤ دڵخۆشی بە ژینگەیە زۆر 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 شتێکی پێویستە شەر نییە ئینسان تووکەوە یارمەتی و یان خێرخوازبی شەر نییە بەس بۆ بڵێ بۆ مسلمان تۆ جیرانەکەت ئەو قومیەتێکەوە لەگەڵت دەژی ئەگەڵ کورد بێ عەرەب بێ تورکمان بێ کرد بێ ئاشور بێ مەسیحی بێ هەر شتێ یارمەتیدانی زۆر شتێکی پێویستە لەبەر ئەوەی ئەگە ئێمە هەر هەمومان چاومان لە یەکتری بوو مساعدە یەکتریمان کرد بە هەمومان ئینشاءڵڵا لەلایەن خوای گەورە پلەمان بەرز دەبێتەوە و ناخۆشی و شتێک ڕوو لە وڵاتەکەمان دەکات. ئەم دخوازن کە حکوومەت ئالیکاریە بزنس بکەن بزنسە ئیرانی کوردی تورکی ئێدن کی هات وێدە بر ئالیکاریاوە بکەن وێدە معاملا بکەن نەکی ئیش بکەن نەکی بێن وێدە پەرەقەزش بکەن هەرن ئەس دخوازن کە دەربە بێن وێدە برا ئەو ژ پەرە سەر بکەن کی وی پەرەژ وێدە دیسە خەرج بکەن.